ساتێکی ناخەژێن لە کاتێکە ئەندامانی کۆنگرێس چەپڵە بۆ سەرۆکی ئۆکرانیا لێدەدەن. دوای 3 هەفتە لە شەڕکردن دژی داگیرکاری رووسیا، ڤۆڵۆدیمیر زێڵنسکی قسەی بۆ ئەنجومەنی یاسادانانی ئەمریکا کرد. زێڵنسکی ڤیدیۆیەکی پیشانی ئەندامانی کۆنگرێسدا کە دەریەخات هێزەکانی رووسیا شارەکانی ئۆکرانیا خاپوور دەکەن. ئێمە لە پێناو بەهاکانی ئەوروپا و جیهاندا شەڕ دەکەین، گیانی خۆمان بۆ داهاتوو بەخت دەکەین. بۆیە ئەمڕۆ گەلی ئەمریکا نەک تەنیا یارمەتی ئۆکرانیا بەڵکو ئەوروپا و جیهانیش دەدات بۆ هێشتنەوەی ئەم هەسارەیە بە زیندوی و دابینکردنی دادپەروەری لە مێژوودا. جارێکی دیکە زێڵنسکی داوای لە ئەمریکا و هاوپەیمانەکانی کرد ناوچەیەکی دژەفڕین بۆ ئۆکرانیا دابین بکەن و لە شەڕانگێزی رووسیا بیپارێزن. ئەگەر ئەمە داوایەکی گەورەیە بەدیلێکی دەخینە بەردەمتان. دەزانن چی جۆرە سیستەمێکی بەرگریمان پێویستە، S300 و سیستەمە هاوشێوەکانی. دەزانن چەندە پشت بە توانەکانیان بۆ بەکارهێنانی فڕۆکە لە شەڕدا دەبەستن. فڕۆکەی بەهێزمان پێویستە بۆ بەرگریکردن لە گەلەکەمان، ئازادیەکەمان و خاکەکەمان. کاتێک سەرۆک جۆ بایدن ناوچەی دژەفڕینی ڕەت کردەوە چونکە دەڵێت دەبێتە هۆی دروستبوونی شەڕ لەگەڵ رووسیادا، ئەندامانی کۆنگرێس بژاردەی دیکەیان خستە ڕوو. زۆر سیستەمی موشەچی دژەفڕۆکە لە ناوچەکە هەن کە دەکرێت کاریگەر بن. S300 یەکێکە لەو سیستەمانە. خۆیان سیستەمەکان هەیە، دەزانن چۆن بەکاری بێنن. چەکی زیاتریان پێویستە بۆ بەکارهێنانی سیستەمەکەی خۆیان. بەواتایەکی دیکە موشەکی زیاتر، چەکی زیاتر و هەموو شتێکیان دەوێت. بەڵام یەکسەر دەیانەوێت. دەبێت داهێنەر بین و ڕێگەیەک بدۆزینەوە تا یەکسەر ئەو چەکانە بۆ ئوکرانیا بگوازینەوە. ئەندامانی کۆنگرێس بە شێوەیەکی ئەرێنی وەڵامی داواکەی زێڵنسکیان دایەوە بۆ زیادکردنی سزای ئابووری بۆ سەر رووسیا. پێویستە سزاکان زیاد بکەین و دڵنیابین کە هاوپەیمانەکانمان لەگەڵماندان، چونکە سزاکانمان ئەو کاتە کاریگەر دەبن کە فرەلایەن بن و لەگەڵ هاوپەیمانەکانمان بە هەماهەنگی بیانکەین. ئەو ڤیدیۆیەی زێڵنسکی پیشانیدا پێدەچێت کاریگەری لەسەر هەندێک ئەندامی کۆنگرێس کردبێت کە دەڵێن بۆ چوونیانی لەسەر شەڕەکە گۆڕیوە. هەموو بڕیارەکان کە دەیدەین پشتیان بۆ بیرۆکەیە بەستووە. دوجار هەر دەدۆڕێن. پێم وایە دەبێت ئەو گوتارە بگۆڕن، بەتایبەتی کە گوتارێکی هێندە کاریگەر و هاندەرانەی وەکو ئەوە دەبینیت دەکرێت ئۆکرانیەکان بیبەنەوە. سەرۆک بایدن ڕۆژی سێشەمە پرۆژەیەکی واژۆ کرد کە بەهای زیاتر لە 13 ملیارد دلار کۆمەکی مرۆیی و سەربازی بۆ ئۆکرانیا دابین دەکات.